بەڵێ بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر یاخود قسەکردنی زیاتر لەسەر خۆپیشاندانەکەی ئەمڕۆی شارۆچکەی قەڵادزێ بەکر بایز قایمقامی قەڵادزێ لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندا. کاک بەکر ئەم کاتت باش هۆکاری خۆپیشاندانەکەی ئەمڕۆی قەڵادزێ چی بوو؟ وڵا هۆکاری خۆپیشاندانەکە خۆتان دەزانن ئێستا وەزێکی سیاسی ئابوودی کۆمەڵایەتی ئەمنی سەخت باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە دەرزانی ئەو وەسایە یعنی کۆی ئەو معادلە سیاسی و اقتصادی و ئابوودی و کۆمەڵایەتیە کە ماڵی بەسەر کوردستاندا کێشاوە قەڵادزێ وەکو باقی شوێنەکانی کە ئیتر خەڵک ناڕازیە و دەرەنجامی ئەوەیە. بەڵێ کاک بەکر هۆکاری چی بوو خۆپیشاندەران لە ناو بازاڕی قەڵادزێوە خۆیان گەیاندە بەردەم بینەی قایمقامێتی قەزای پشدەر لە قەڵادزێ؟ یانە پێشتر لە فولکەی ناوشار کۆبوونێتەوە لێ هەندێک تایان دواتر بە ئاڕاستەی قایمقامێت هاتوون لەوێ گرت بوونەتەوە. قایمقامێتیش وەکو شوێنێک کە سەنتەری دەسەڵاتی حکومەتی مەحەلیە ئیدی بەو ئەتیبارە هاتوون بۆ بەردەما قایمقامێتی قەڵادزێ. بەڵێ خۆپیشاندەران لە کێ پێک هاتبوون؟ گەنج بوون یاخود فەرمانبەر بوون؟ چکارە بوون کە خۆپیشاندانیان ئەنجام داوە؟ وڵی لە حاڵەت یاوەدا تۆ ناتوانانی بڵێ ینی بە تەحدید توێژێکی دیاریکراوە چکە بەخۆتان لە نزیکەوە ئاگادارن ینی ئەو وەزا ئابوودیە باڵی کێشاوە بەسەر هەموو ماڵێکدا بەسەر هەموو کوێستاندا هێدی خەڵکی تێکەون بەڵام زیاتر خەڵکی خۆپیشاندەر لە هەموو شوێنەکان زیاتر ئەو گەنجە خێلدەدل دەخۆنە دیوارەی کوردستانن کە هیچ مەخرەجێکیان نییە ڕاستەکەی زیاتر ساریان لە دەستی ماڵەوەیانە. ئێستاش خۆتان دەزانن نە مامۆستا و نە مۆزەف و نە کەسی کارمەندی حکوومەت معاشی وەرنەگرتووە زیاتر ئەو گەنجانن کە ڕاستی هیچی شوکارێکیان نییە و ئەنی کە خۆپیشاندانی ڕاستیەکەی حەقی ڕەوای خەڵکە بەڵام بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی وا کە هیچ کوردیژی لێ نەکەوێتەوە و بە ئاڕاستەی دابەلادا نەچێت. بەڵێ بەڕێستان هیچ نوێنەرێکی خۆپیشاندەرانتان بینیوە قسەیان لەگەڵ کردبێتن؟ بەڵێ چەند کەسێکمان دیوە قسەمان لەگەڵیان کردووە پێمان گوتوون کە ئێوە کوڕی ئەم شارن کوڕی ئەم خەڵکن کوڕی ئەم میلەتەن. کاک بایز داواکاری خۆپیشاندەران چی بوو لە ئێوە؟ بەڵێ داواکاری خۆپیشاندەران چی بوو لە ئێوە؟ داواکاری خۆپیشاندەران زیاتر فشار خستە سەر دەسەڵاتی سیاسیە لە هەرێمی کوردستان بۆی ئەمە زعانە بە ئاراستەیەکی بازدە بێت و ئیتر خەڵک زیاتر بەو قەیرانە ئابوودی و کۆمەڵایەتی سیاسیەوە کە لە کوردستاندا هەیە زیاتر پێوەی نەبێتەوە و هەوڵ بدرێ مەخرجێکی سیاسی دروست بکرێ بۆ مەزانە. بەڵێ کاک بەکر ئەو خۆپیشاندانە ڕێگەی پێدرا بوو لەلایەن ئێوەوە؟ نەخێر هیچ کەسێک مۆڵەتی لێمەوە نەگرتووە خۆپیشاندانێکە خۆڕسکانە دروست بووە. ئەی سەبارەت بەوەی کە چەند کەسێک لەناو خۆپیشاندەراندا دەستگیر کرابوو هۆکاری دەستگیرکردنی و چەند کەسە چی بوو؟ دەستگیر نەکراون هەز لە هەمان کاتدا چوونەوە ناو خۆپیشاندەران و ئازاد کراون و دەستگیریش نەکراون بەڵام قەریب بوو تۆزێک تەسەنووزێک دروست بێ لەگەڵ هێزە ئەمنیەکان ئەوە بوو بەڵام هەر لە هەمان کاتدا قسەمان بۆ کردن و ئازاریش کراون بەڵام لە ئەسڵدا هەر نەگیراون یعنی دەستگیر نەکراون. بەڵێ کاک بایز هێزە ئەمنیەکان مامەڵەیان چۆن بۆ لەگەڵ خۆپیشاندەراندا؟ من نەمبیستوە مەگەر یەکێک پەلاماری یەکێ لە هێزە ئەمنیەکانیدا بێ ناساری کردێ ئەگەر هین کات یعنی ڕەتیالێکی هەبێ ئەگەرنا من زۆر ڕازیم و زۆر مەدەنیانە تەسەڕفیان لەگەڵ کردو و هەڵس و کەوتێکی باشیانە بووە. بەڵێ کاک بەکر ئێوە پەیامتان چیە لێرەوە بۆ خۆپیشاندەران چیان پێڵێن؟ ئێمە بە خۆپیشاندەران دەڵێن ئێوە کوڕی ئەم وڵاتەن کوڕی ئەم میلەتەن کوڕی ئەم شارەن خۆپیشاندان حەقی ڕەوای هەمووتانە ئێوە بەشێکن لەو گەنجە خێر لە خۆنەدی و خەڵکە پڕ نەهامەتی و نەکبەتیانەی کە لەم کوردستاندا ژیان بەسەر دەبن بەڵام پەیاممانەوەیە کە دام و دەستگاکانی حکوومەت شوێنە گشتیەکان مەڵکی خۆیانە هیوادارین وەکو ماڵی خۆیان شوێنە گشتیەکان بپارێزن لەبەرەوەی لە کۆتاییدا ئەوی شەر ماڵی دووەمی ئەوانە شوێنی ئەوانە شوێنی مستەمسەکات و شوێنی ئیدارە و شوێنە قانونەکانی ئەوانن. ئەمڕۆ بێ یاسبەی لە هەموو کاتێکدا لە خۆشی ناخۆشیدا ئیشیان بۆ شوێنانە دەبێتەوە دوادارم
هەرچەندە من دڵنیام کە خۆپیشاندەران لە ئاستی مەسئولیەتی بازدان و هەر بە هەمان من شێوەیە هەڵسوکەوت دەکەن پەیامانەوەیە کە چۆن ماڵەکانی خۆیان دەپارێزن ئاوا ئاگار لە شوێنە گشتەکان بیا پارێزن. بەڵێ کاک بەکر لە ئێستا خۆپیشاندان بەردەوامە ئەگەرم خۆپیشاندانانە هەر بەردەوام بێت هەڵوێستی ئێوە چییە یاخود حکومت یاخود لایەنە سیاسیەکان لایەنی بەرپرس هەڵوێستیان چیە بێت؟ ئەگەر بەردەوام بێ بەڵێ من پێم گوتی من خۆپیشاندان بە حەقیڕەوای خەڵک دەزانم پێم وایە مافی مسەلەم و دانپێدانراوی خەڵکە ئەگەر بە شێوەیەکی ئاستیانە بێ وە خۆی دەڕوات و ئەگەر خوا نەخواستە بە عقاری کەس دابێ ئەو کاتە دەکرێت قسەی شتێ لێ بکرێت. بەڵێ سوپاس بۆ بەکر